داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە تەنها مەقاولی بەشی تعبیە بێتە سەر خەت بێتە لامان ئێمە داوای کرێکاری بەشی تعبیاکەین ئەمان هەساون یەزیدیان لە شنگالەوە هێناوە تەبوتۆزەکەی بۆ ئێمە ئیسفادەکەی بۆ ئەوانە بۆ یەزیدیشان داناوە لە بەروی ماگانەیەکی معمەل هەیە بۆ کرێکاری تعبیە ئەوان نایدەن بە یەزیدیەکە هەڵێگرن بۆ خۆیان مەقاولەکان لەبەرەوە ئێمە دانانێن ئەژینا ئەگەر ئەو معاشە نەبێت ئەو پارە خواردنی ئەو بینە نەبێت ئیشی یەزیدیەکان من ئیشم کردووە لەگەڵانە خۆیان لێ رازی نین. بەڕاستی ئێمە وەکو سنووری ئەم گەنجانە بەس گەنجی بازیان تایبەت ناحی بازیان بە هەر چوار شارەوانێکەوە مافی خۆمانە ئەمە هیچی ڕەوایەکەوە نیە ئەو بە من بلێتەوە بێتە ئێرانێ بە مافە هەر لایەک گوتی ئەمە مافی خەڵکی ئێرە نییە دامەزرێ تاعین بێ لەم شوێنە ئێمە بزانین وایانە بە قانون و بە یاسا و بە هەموو شێوازێ من داواکارم لە مەعمەلەکان خۆیان ئەو ڕێچکێ بشکێنین نەکو خەڵکەکە خۆی داواکە ئێمە وەکو گەنجانی بازیان بۆ ماوەی 2 ڕۆژە لێرە کۆبوونەتەوە هیچ بەرپرسێکی مەعمەلەکان نایە بەدەم ئێمەوە تا بزانێ داواکاری ئەم گەنجانە چییە ئەم گەنجانە هەمویان بێکارن هیچ شێکیان نییە کە بتوانن بژێوی ژیانی خۆیان پێدابینکەن وەکو گەنجێک هەمووانە ئێمە سەحب ماڵ و مناڵین هەیە گەنجە پارەی پێنی ئەچێتە دەرەوە چاوشۆڕی ئەوە بێ کە 250 دینار لە شوێنێکا سەرف بکە یعنی حەچی تەبوتۆز و قوربەسەرەکەی هەیە بۆ خەڵکی بازیانە ئەوەی کە ئیسەی بینی لەم هەموو سیارە و لەم هەموو داهاتەی لەم سنووری بازیانە هەیە لە کۆی 180 مەعمەل معقولە ئێمە تا ئێستا بەشێکی لە بازیان هەر قیرتاو نەکراوە جادەکانمان بەکەڵک نایە